ڕەزەکانی گوندی گەرەوانن لە قەزای ڕەواندۆز. نەخۆشی و گەرمای بەتینی هاوین و بەستەڵەکی سەرەتای بەهار وای کردووە بەرهەمی ترێی ئەمساڵ لێرە لە ناو بچێ و ڕێژەیەکی کەمی بمێنێتەوە. تاوەکو ئێستاش هیچ لێژنەیەکی کشتوکاڵ سەردانی نەکردوون بۆ ئەوەی بەدواداچوون بۆ هۆکارەکەی بکەن یاخود جوتیاران قەرەبوو بکەنەوە. ئەگەڕێم جوانی پێوە نییە لێوەکەمەوە تەماشەکە پار ئەلێرەم لێکردۆ خڕم بە چەقوێ لێکردۆ لێرەش تەماشالعانەکە تەما ئەوە ترێکەیت هەوسەر هەموو خەراب بووە ترێکەمان خەراب بووە. ئەوەل بیدایەتی سەرماک دەهات کاری خوای بوو سەرماک دادا ئەو پۆخێکت بووی پۆخەکەی چوو دوای هەوساریش گەلە گەرما بوو لە دوو گەرمایە ئەو هوڕەی لێدا هوڕە ئەو ترێکە هەمووی خەراب کرد هەموو خەراب بوو لە جێەوە پەلک باوەڕکە لە مێوێ تەماشاەوە هەموو پەلکن لە مێوێکەتینە هەموو هوڕەی لێدان عیلەتی تێدا هەوسارەکەم. تا ئێستا هیچ لایەنی پەیوەندیدار نهاتووە سەردان بکات لێکۆڵنەوەی بکە بزانیتن هۆکاری ئەو بەرومەی کە هەش بوو نەخۆشیەکە چیا یان بەرچاوڕوونیەک بداتە جوتیارەکان بۆ ساڵی ئایندا ڕێنمایان پێ بدا بۆ ئەوی بەرومی کشتتوکاڵی بەرەو پێش بچیت و زیاتر بیت. کاری سەرەکی کشتتوکاڵ لە گەرەوان بەرهەمهێنانی ترەیە. دواییەش ئەو نەخۆشیە لێ پەیدا بوو. مام کەریم ڕەسوول خاوەن ڕەزە لە گەرەوان دەڵێت ساڵانە لە ڕەزەکەی خۆم نزیک 300 سندوق ترێم لێ دەکردەوە بەڵام ئەمساڵ لەوانەیە 6 سندوقی پێوە بێت. ئەو سارەکە بەروبوومی ئەتوو بەخۆ ئەبینی بەروبوومەکەی سفرە. ئەی هۆدەگا برادەرێک بێتن یەک دوویشە تریا لێوە بینی یا زەمبیلەکە چێ یانە سندوقەچێ لێوە پەیدا بکانەخۆ هیچی فرۆتنەی نەمایە بەخۆش لە پێش چاوێنگۆ دیارە. ساراش وەشی ترێ بوو زۆری پێوا بوو برێم عامەلە و کڕیار و ئەکەتنا هەموو ئەکەتە ئیش و کار. بەرهەمی ساڵانەی ڕەزەکانی گوندی گەرەوان لە قەزای ڕەواندۆز زیاتر لە 200 تۆن ترێ بووە بەڵام جوتیاران دەڵێن ئەمساڵ لە کۆی ڕەزەکان کە ژمارەیان نزیکەی 700 ڕەز دەبێت تەنها 5 تۆن ترێت دەست ناکەوێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی گەرەوان لە قەزای ڕەواندۆز.